خۆشەویستانم ئەو کاتتان شاد لەگەڵ تێپەڕبوونی 10 ساڵ بەسەر شەڕی عێراقدا واتە ئەو شەڕەی کە ڕژێمە دیکتاتۆریەکەی لە عێراقدا ڕووخان ئێستا دەگوترێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە بەراورد لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا کاریگەریەکی ئەوتۆی نەماوە لە عێراقدا بەڵام لە هەمان دەمیشدا گەورە کاربەدەستانی پێشووی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئاماژە بەوە دەکەن هێشتاش عێراق پێویستی بە یارمەتی ئەمریکا هەیە. دووکەڵێکی ڕەشبەری ئاسمانی گرتووە پاش هێرشە خۆکوژیەکەی گەڕێکی سەدر کە یەکێک بووە لەو ژمارە تەقینەوانەی لە دەیەمین ساڵیادی ڕزگارکردنی عێراقدا ڕوویان داوە. هەندێک لە کاربەدەستانی پێشووی ئەمریکا ئەم ڕووداوانە گەورەتر دەبینن. پێم وایە هاوسەنگی لەدەستدراوەوە پێویستە بیگێڕینەوە. ڕایان کرۆکەر باڵێزی پێشووی ئەمریکا هێشتاش عێراق وەک هاوپەیمانێکی گرنگ دەبینێ بە تایبەتیش کە ئێران لە وێنەمانی ئەمریکا بەکاردەهێنێ پاشکشانەوەی سەربازەکانی. پێم وایە سەرنجی دەدەنێ و ڕێزیشی لە ئاستێکی باشی دەستهەبوونی ئەمریکا دەگرن ئەگەر ستایشیشی نەکەن. وەها بوو نەکراو کاتەی هێزمان لەوێ بوو بەڵکو ئەگەر دەستەیەکی دیبلۆماسیش لەوێ بن کاریگەری خۆی دەبێت بۆ ئەو هاوسەنگیە. سەمیر سومەیدایی باڵێزی پێشووی عێراق بۆ ئەمریکا دەڵێت دەستهەبوونەوەی ئەمریکا لە وڵاتەکەیدا یانی عێراق دەتوانێت زۆر شت بکە. عێراقێکی سەقامگیر و هاوسەنگ ئێجگار گەرنگە بۆ سەقامگیری تەواوی ناوچەکە. بەڵام ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ئاگاهی دەدا بەرامبەر ئەو جۆرە هیوایانە. ئەگەر وانە لە شەڕی عێراق ئەوە بێت ڕێکخراوە چەکدارەکان شەتی بەد دەکەن ئەمریکا پێوەستە بە لەشکەرەوە بچێت و چارەسەری بکات. ئەمە پێشنیازە بۆ سیاسەتێکی خۆکوشتن. برزنسکی جەخت دەکاتەوە لەوەی بوونی ئەمریکا لە عێراقدا یارمەتی دەربووە بۆ ناسەقامگیری لە ناوچەکەدا و دەرفەتیشی ڕەخساندووە بۆ بەرزبوونەوەی ئاستی کێشەکان لە تەواوی ناوچەکەدا. لە ئێستادا کە سەرنجی ئەمریکا لەسەر سووریا و ئێرانە عێراقیەکان خەریکی چارەسەرکردنی توندوتیژیەکانن بەڵام نادیاری بەردەوامە و کاریگەریشی هەیە لەسەر ژیانی ڕۆژانەی عێراقیەکان.